جەلالگیان چاکی سەلامت هەرەکە یاریەکەی بەشەیە 95 دقە جیا لە زۆرینەی خانمانی دی ئەم هاوڵاتیە بە تامەزرۆیەکی زۆرەوە لە چاوەڕانی دەستپێکردنی یەکێک لە یاریەکانی خولی یانە پاڵەوانەکانی ئەوروپادا دانیشتووە. ئێرە ماڵی سەرریە قادری تەمەن 80 ساڵە. بە وتەی خزم و کەسوکاری تەماشاکردنی یاری تۆپ پێ لە تەنیشت ئەم خانمە چێژبەخش و تایبەتە، چونکە پورە سەبریە سەرباری هەڵکشانی تەمەنی تەماشای هەموو یاریەکی یانی بارسەلۆنە دەکات و خۆی بەیەکێ لە هەندێک سەر سەختەکانی ئەو یانەیە دادەنێت. هەر حەزەکەم و فەریقەکەیم خۆش گەرەکە و دایم سەیریەکەم و مراقەبەیەکەم دائیمەن حەج یاریە بکە حەزەکەم ئەو یاریە سەیریکەمین بەشە دائیمەن حەزەکەم بەشە بیواتوە یەکەم هەرێمە دووهەمیش یاریە زۆر جوانەکەن ئارە وەڵا ڕکەبەرهینی شەڕیاریشە حەزەکەم هەر بەشە پێشیار بکەیە ئەو گەرچی خوێندەواری نییە و ناوی یاریزانان بە باشی نازانێت بەڵام خۆی ناوی خوازراوی بۆ یاریزانە بەنێوبانگەکانی گیان داتاشیوە و بە پێکەنین و خەندەیەکی زۆری شەو دەڵێت جگە لە تەماشاکردنی یاری بارسەلۆنا سەرجەم یاریەکانی ڕیال مەدریدیش تەماشا دەکەم تەنها لە پێناو ئەوەی بینەری شکستەکانیان بم. نیمار و سوارێز و میسی یاریی چاک نزیکیان لە هیچ بەشەوە میسی وەک خۆ دەڵێونە حەزە بە یاریکردنی میسی تا ئێستا چەند جار تۆپی هاڵتوونی بردووە؟ 5 تۆپ ئاڵتوونی بردا ئێستا حەزەکەم تا نەمرم تۆپێتریش وابی کاتە 6 ئەرە وەڵا میسی یاریە جوانەکە خۆیشی و نیمار و سوارێزیش ڕیالیش وە قەوەتە کەریم کریستار دیار ئەوان یاریزانیە لێ وەقۆت و بە جورئەتن هینیش کەربەخالە ئەوش یاری چیە چاکە ئەرە وەڵا بەس دائیمەن حەزەکەم ئەوان بدۆڕێن میسی بیواتوە بۆ حەزەکەی ڕیال بدۆڕێن وەڵای تر حەزەکەم منافەسەی هینە بەشەیە ڕۆناڵدۆ یاریزانێ چۆنە؟ وەڵاهی یاریزانێ زۆر چاکە بەس لە هینی زۆرە ڕوا شوتی زۆرە ڕاش شقا لە تۆپوهین ئەیبینم زۆریش ئەکەوێ گجارێ سەیری ئەەکەمینەکەی ڕیالیش یاریزانێ چاکە حەق تۆپ کەفتە پای مەگەر خوا بۆی نەکا گۆڵەکە کریستار من کریستالی پێرم پێچەوانەی داچی ئەحمەدی کوڕەگەوری پورە سەبری هاندەری یانی ڕیال مەدریدی ڕکابەری یانەی بەرشەلۆنەیە و ئەوە ژوای کردووە هەمیشە لە کاتی یاریکردنی ئەو دوویانەیە چی بەرامبەر یەکدی یاخود یانەکانی تر پێکەوە تەماشای یارەکانی ئەو دوویانەیە بکەن. دایکم خۆی نازانێ بیخاتە سەر سپۆرتینەکان ئەوانەی کە تۆ پێنج بەخشەکات تەلەفۆن ئیتر یان بۆ من یا بۆ جەلال بۆ حەچکامێکمان بێت تەلەفۆنەکەڵێ لە هەواڵە وەرچەکان گوێم لێ بووە یان پێمیان وتووە یان خۆی متالعی هەواڵە وەرچیەکانەکات وتویانە سعات ئەوەنە مەسەلا 95 خولەک بەشەلۆنە یاری هەیە ئیتر ئەبێ ئێمە یەکێکمان فریای بکەین بگەینەوە لای بەشەلۆنەش کە گۆڵ بخوا و ئەوانە منیش ئەمجا من کەیفم تێتەوە هەر ئەوە یادبا لە ماڵەکە حەزمان پێیەتی هەچ کەس بە فەریقەکەی خۆی سەرکەوێ جار وایە گرێ لەگەڵاکەم لەسەر داوەتەیە لەسەر کەڵەشێرێ جار وایە زۆربەی زۆری دایکم هینەکان منی بردێتەوە گرەوەکان منی بردێتەوە. پورە سەبریە سەرەتای خولیای بۆ تۆپی پێ و هۆگربوونی بە تەماشاکردنی یاریەکان بۆ 5 ساڵ لەمەوە بەردەگەڕێتەوە کە لە ڕووداوێکدا قاچەکانی دەشکێت و لەسەر قەڕێوەڵە دەبێت و بەو هۆیەوە زۆرینەی کاتەکانی بە تەماشاکردنی یاریەکانی تۆپی پێ و هەواڵ و زانیاریە وەرزشەکان دەباتە سەر. ئەگەرچی من هاندەری یانی بەرشەلۆنە نیم بەڵام لە پێناو بینینی جوڵانەوە سەیرەکانی پورە سەبری و خەندە و پێکەنینەکانی سەر لێوی پڕ بەدڵ حەزم دەکرد یاریزانانی بەرشەلۆنە گۆڵ لە تیپی بەرامبەر بکەن. ڕزگار جەبارێن ئارتی ناحی شۆڕش.